دانیار یحیا ڕەشید گەنجێکە لە شاری کەلار لە گەرمیان دەژی. ئەو لە ساڵی 2001ەوە حەزی لە وێنەکێشان کردووە. تەنیا یەک جار بەشداری لە ناو خولێکی ڕاهێنانی وێنەکێشان کردووە. لە دوای ئەوەوە ئیتر ئەم وەکو چۆن بڵێن بەهرەیەکی زۆر باشی هەبووە، دەستی یاوەتە وێنەکێشان، تابلۆی زۆر باش و جوان ئەکێشێت. ئێستا لە نێو بازاری کەلار لەوێ دوکانێکی بۆ خۆی دروست کردووە، تابلێ و کەسانە ئاکێشێت یان ڕسمیانەکە کە خۆیان داوای لێەکەن. با پێکەوە ئیشە جوانەکانی دانیار ببینین. قربان بخير بيا من دانیار یحیا ڕەشید فەرج دانیشتووی شاری کەلارم. ساڵی 2011 خولیای فێربوونی وێنەکێشانم لا دروست بوو لە سنتەری چالەکی گەنجان پەرم بە ئیشەکەمدا. هەتا وەکو 2017 لە خولدا بووم، دوایەوە هاتمە ناو خەڵکەوە بۆ عەرزکردنی ئیشەکەم و پیشاندانی ئیشی وێنەکێشان بە خەڵکی شاری کەلار. هەتاوەکو 2019 لە دوای 2019 حەزم کرد شێوازەکەم بگۆڕم بۆ شێوازی خەڵوزی. ئەوە بوو پەرم پێدا بۆ ئیش لە ڕێگەی یوتوبەوە لە شێوازی فەحم هەڵمدا فێری فەحم بم تاوەکو 2020 ئەو ناوە بوو لە ناو پارکەکانە لە ناو بازاڕە ئیشی وێنەکێشان مەک لە ناو خەڵکە. دوایەوە هەڵمدا بیکەم بە دوکان بۆ سربەخۆ وەکو یەکەم کەس لە شاری کەلارە دوکانێکی وێنەکێشان تایبەت بە خۆم دانم بیکەمە پیشەی ژیانم. وەکو وێنەکێشان من زیاتر لە ڕێی ئۆنلاینەوە لە ڕێی تۆرە کۆمەڵاتیەکان و وێنم بۆ تێ لە هەموو شارەکان، تەنانەت با بڵێن لە هەموو عێراق و تەنانەت وێنەشم گەشتوتە دەرەوەی عێراق و وڵاتەکانی تر. بەڵێ لێرەدا هونەری وێنەکێشان چەند بەشێکی لێ بێتەوە، وەکو بابەتی ئیشی تەختیت و فەحم و بابەتی زەیتی و ماهی چەندین ئیش لە خۆیەکرێ. من زیاتر ئیش لەسەر فەحم و زەیتیەکەین و ئیشی قەڵەم ئەلوانی شەکەین. بەڵام لێرەدا زەیتی ئەم بابەتە ماهنەیە فکرەیەکە خەڵک بۆ ناوماڵ و بۆ جوانی و هەم چەندین جار فکرت بۆ هێت دروستیکەی شتێکی تایبەت و جوانە. وەکو بابەتی زەیتی فکرەوە بۆ تێت چی بۆ ناوماڵ دروستکەیا لەسەر تەلەبی خەڵکیان فکرەی خۆت چی جوانە دروستیکەیت. من وەکو ئیسا و بەلەمە شتێکی جوان و تایبیت لە سروشتەکە بۆ نێو ماڵ بۆ هەر جێگایە داینی ئیشی خۆیەکە و شتێکی زۆر جوان و تایبەتە. ئیشی وێنەکێشان جارجار فکرەیەک لا دروستەکە کە تەعبیر لە وڵاتەکەت و لە کۆمەڵگاکە و لە سەرۆکەکانمان بگاتەوە. من بیرۆکەیەکم بها لەسەر تێکەڵکردنی دەمچاوی سەرکردەکان وەکو تابلۆیەکی ئاشتی پیشانی کۆمەڵگاکە وڵاتەکەمی بم. ئەو بۆ تێکەڵکردنی دەمچاوی سەرکردەکان بەڕێز مام جەلال تاڵەبانی و کاک مەسعود بەرزانی و لەگەڵ کاک مەسعود و کاک پاڤێڵ. من ئەم فکرەیەم دانا بۆ وەکو تابلۆیەکی ئاشتی هیوادارم پەیامەکەم بگا، چون هەمومان و هەم وڵاتەکەشمان پێویستی بە ئاشتیە بۆ یەکگرتن و ئاشتی بۆی ڕزگارکردنی لە هەموو قەیرانێکی وڵاتەکەمان. ئەو تابلۆیەک پەیامەکە ماوە بوو ئاشتی پێشکەشکەم. من کە حەزی وێنەکێشانملا دروست بوو ئامانجی سەرەکیمەوە بوو پەرە بە ئیشی هونەر بدەم لە شارەکەمدا و بەرەو پێشی برم و چەندین ڕێگریم بۆ دروست بوو کە وام لێ بکەن دوورکەومە، بەڵام قۆڵم نەدا هەمیشە بەردەوام بووم بۆ توانیم تا ئاسێکی باش بەرەو پێشەوە بێم. و من هیچ بەشێکی تەواو هیچ بەشێکی پەیمانگە و هونەرە جوانەکانم تەواو نەکردو، هەمووی هەوڵ و مادووبوونی خۆمە تاکو وێرە هاتووم. ئاواتم ئینشەڵڵا لە داهاتووی کە بتوانم پشتگیری بکرێم لەلایەن هەر کەسێک بێ لەلایەن دەسەڵات بێ لەلایەن کۆمەڵگاکەمەوە بێ، بتوانم پێشانگەیەک بۆ خۆم بکەمەوە تایبەت بە خۆم بێ و پشتگیری بگەم و حەزیشم بۆ بێنتە دی.